دە ڕۆژێکە گیراوەتەوە ئاوەکە لە 22 مانگ گیراوەتەوە. ئێمە دوای سەردانمان بۆ سەر ڕووبارەکە بینیمان کە بە درێژایی با بڵێن ساڵانی ڕابردوو ئەمە یەکەم جارە ئاستی ئاو بەم شێوازەی کە ئەم ساڵکە ئەم پرۆژە تەنها بە گرتنەوەی سەدەکە با بڵێن کاریگەری نابێت بەو دەرەجە، بەڵام بەداخەوە دوای سەدەکە تونێلێک هەیە و چەناڵێک هەیە، قەنتەڕێ با بڵێن ساقیەیە. ئەمە ئاوەکە گوازێتەوە بۆ نزیکەی 50 کیلۆمەتر لە ڕێڕەوی ئاوەکە لایە. ئەگەر بێت و ئەم خطەی کە یا ئەم پلانەی کە دایناوە جێبەجێ بکات، بێگومان کاریگەری نەرێنی زۆری ئەبێ لەسەر پرۆژەکە. من بە حاڵەتی مەترسیداری دانیم کە ئەم پرۆژە ئاستەکەی نەگاتە و ئاستەی لە ئایندا سەدەکە بگاتە ئەو شوێنەی کە ئێمە بتوانین ئاو لەوێ وەرگرین. ئەمە یەک دووهەمیش لە ڕووی کواڵیتی و نەوعێتی ئاوەکە کاریگەری زۆر نەرێنیە بێت، چونکە ئەو ئاوەی کە گاتەوێت تەنها ئاوی تانجەڕۆ و با بڵێن زەڵم و ڕیشێن و ئەمانەیەویش لە هاوینا ئاوێکی زۆر پاک نییە.